کۆلێژە تەکنەلۆجیەکان یا بەشە تەکنەلۆجیەکان بەشی IT بە زانکۆڵاین پارالێل ئێواران چەندی وەرگرتووە. سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. من سروود خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر تۆماری گشتی. هەروەها ئەندامی لیژنەی ڕاوێژکاری بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین لە خزمەتی ئێوەی خۆشەویستین بۆ باسکردنی بەشەکانی IT. هەروەها سیستمی زانیاری و ICT کە هەمویان بەشێکن لە IT لە هەموو شار و شارچکەکان لە هەموو زانکۆ و پەیمانگەکانی هەرێم بۆ ئەوەی خۆشەویست. باسیەکەین تاوەکو بزانین بەشی IT کۆنمرەکانی بە زانکۆڵاین پارالێل ئێواران چەندە. خۆشەویستانە ئەو کۆنمرانەی ئێمە باسیەکەین بۆ ساڵی 2021-2022 ئێوەی خۆشەویست ئەتوانن وەکو بەرچاو ڕوونیەک بەکاری بێنن تاوەکو لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین سوودی لێوەربگرن. هەروەها بزانن بەشەکانی IT لەکوێی زانکۆ پەیمانگەکانی هەرێمی کوردستاندا هەیە بۆ کۆنمرەیان چەندە و چەندی وەرگرتووە. لێرە حەزەکەم باسێکی بەشی ICT بۆ ئەوەی خۆشەویست بکەم کە بەشێکی تازەیە و 2 ساڵە کراوەتەوە لە هەولێر. ئێمە هیچ بەشێکی ئایتیمان لە پەیمانگەکانی هەولێران نییە وەکو پارێزگا، بەڵام لە شەقڵاوە و کۆیە و خەبات و دەوروبەر هەمانە. بەڵام وەکو خودی هەولێر تەنها بەشی ICTمان هەیە کە بەشێکە هەم ئایتیە هەم گەیاندنە، بەشێکی نوێ و ئیسفادەیەکی زۆری بۆ قوتابیان هەیە کە ئەتوانن سوودی لێ ببینن. خۆشەویستانم بەشی ICT سیستمی 2 ساڵە و 4 ساڵەیە، ئەوێش ئەتوانن سوودی لێ وەربگرن تاوەکو لە ماوەی 4 ساڵە کۆلێژەکەی تەواو بکەن نەوەکو بە پەیمانگەکەی بێنە دەرەوە. ئێمە پێشتر باسی ئەو سیستمی 2 ساڵە و 4 ساڵەیەمان کردووە کە لە شەقڵاوە جێبەجێکرێت، لە هەولێریش لەو بەشە کە بەشی ICTە جێبەجێکرێت. خۆشەویستانم ئێوەشتا کۆتایی ڤیدیۆ بینەرمان بن بۆ ئەوەی بزانن کەمترین کۆنمرەی وەرگیراوەکان بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران بۆ بەشی IT چەندە. لایک و کۆمنت سبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن. هەروەها کەناڵەکەمان شێرکەن بۆ هاوڕێکانتان بە ئەوانش سوودی لێ ببینن. لە ئەنستاگرامیش بە هەمان ناو و ناونیشان واتە ئاسۆی زانکۆ. ئێمە لە خزمەتی ئێوەین، ئێوەش فۆڵۆمان بکەن، پرسیارەکانتان بنێرن تاوەکو بتوانین وەڵامی بدەینەوە. سەرکەوتوو بن.